بەرنامەیەم جارەمان یەکەم بەرنامەمانە بێت لە دووەک. وایە هەموو شتێکیش ئامادەکراوە 4 میوان بە بیرڕای جیاوازەوە هەرەوە نەماوە ئێمە بگەین و دەست پێ بکەین. کەواتە ئینشەڵڵا ئەگەین و بەرنامەی ئەم جارەمان گەنج و دابوونەری لە دووەک. لە دووەک. میوانن وێ جارەیە یەن بەرنامەیە گەنجانە. هەلکەت ئیدریس لە ساڵە 1980 لە سێمێلێژی دایک بووە. خوێندەکارێ ماستەرە لە زانکۆیە مێردین. هەلکەت شانۆکارە. ئاتور عیسا لە ساڵە 1992 لە دهۆکێش دایک بووە. خودانێ باوەڕنامەیە بەکلۆریۆسە لە زانستن سیاسی. ئاتور چاڵکوانێ مەدەنیە. دلێر کەمال لە ساڵە 1990 لە سێمێلێژی دایک بووە. خودانەیە باوەڕنامەیە ماستەرە لە زمانی کوردی. دلێر مامۆستای زانکۆیەیە. دلپاک زێرەڤان لە ساڵە 1994 لە شاریاژ دایک بووە. خودانەیە باوەڕنامەیە بەکلۆریۆسە لە زانستن کیمیایی. دلپاک ڕۆژنەمەوانە. زۆر بەخێر بن هەمووتان، هیوادارم هەموو لایەکتان دروست بن. خۆشحاڵین کە ئەمڕۆ لە دوهۆک لەگەڵ ئێوە دانیشین بۆی گفتوگۆ بکەین لەسەر بابەتێکی زۆر گرنگ. بەس پێشەوەی بچینە ناو بابەتەکە و گفتوگۆی لەسەر بکەین، ڕای کۆمەڵێک خەڵکمان وەرگرتووە لەسەر ئەوەی کە تێگەشتنی گەنج لە دابوونەریت لە ئێستاە. با بەیەکەوە هەمومان بزانین ڕای گەنجەکانمان چییە. وەکو کچێکی گەنج چۆن لە دابوونەریت تێگەشتووی؟ وەڵاهی دابوونەریتەکەمان تۆزێک ناخۆشە لەبەرەوەی ناهێڵن مەسەڵەن کچ بچێتە دەرەوە تەنیایانی ئەڵەن ئایبە مەچۆ دەرەوە وامەکە وامەکە کچەکە بەسنە لە ماڵەوە ئەو کچەژانی چۆنە بێ لە خۆی تێبگات چۆن لە کوردستانە تێبگانی. باشە چ دابوونەری تێکمان هەیە کە زۆر زەق بێت و تۆ پێت باش نەبێ؟ زۆر بەشیانی کچ ژن بە ژنی ئەو شتانە زۆر ناخۆشە بە زۆر یعنی بە زۆر شتێکی بێ بکەم زۆر ناخۆشە. ئستا مەسەلەن ئەو نابێ بچی بۆ ئەو نابێ بچی بۆ ئەو شتانە زۆر ناخۆشە بۆ کەس یەک بە خۆم ئێستا هاتومەتە دەرەوە زۆر ئاسایە بەلامە بەزستا یعنی کەسێک هەیە هیوادارم بە ئەو کەسانێک کە ئاوا نەهێڵ کچەکانی چەتەرەوە با بچنە دەرەوە خۆ احتیاجی خۆ کەسی چیان لێ ناکە. دابنێرت خۆی هەر گەڵێک و شوێنێک دابنەری تایبەت بەخۆی هەیە بەڵام ئەو دابنەریتانە ناکرێت کە یعنی هەروەک خۆی مێنێتەوە. یعنی بۆ نمونەکە بە گەوڕانکاری بە سەردەمەکان و بە سەدەکان پێویستە دابنێتەکانیش بگۆڕێ. بەڵام هەرچەندە هەندێک دابنەریت هەیە تا ئێستای چەندەها سەدە پێشێستان هەرماونەتەوە وەکو خۆیتی. هەندێکیان وەکو دابنەرێتی کوردەواری وەکو خزماتی و شتی ئەمە شتێکی باشە بەڵام هەندێک دابنەرێت مایە بەڕاست ئێستاش باوە لە خاستن لە شوێنە یعنی ئەم جیانی شارسانێتی زۆر نەگەیشتوتی وەکو مەگەسالی ژن بەژنە و گەورە بە بچووکی ئەوانە شتێکی بەڕاستی نەشیاون ینی بۆ ئێستا ناگونجە و کات خۆشی نەگونجا بۆ بەڵام ئێستا زیاتر هەست پێ دەکرێت کە شتێکی نەشیاوە بۆ ئێستا ناگوتێت گشتێکێت و ساکێ دابوونەریتە باشی و خراپیت خوانە gelek tişta da başiyet xwana û hela zor meşakilan û dibînî pêvîndek dabûnerî te bişin bijin eşayî hela biriye meşkîlekê bê ku pêdivî çi cihetekê dîbîtin ve gelek tiştan da jî silbiyatê xwane ku zor şit encam dan yan dêne farizkirin ser civakî hikmê va dabûnerîta ku دید نامی گلک خرابیت خوب بتنش باشید خوب دابونەری وەکو لایانی باش هەیە لایانی ڕاستیش هەیە بەجا دابونەری لایانی خراپ نەکوەکو ئینسانێک بۆ نمونە دەشتە وڵاتی دەرەوە دابونەری خۆی دەگۆڕی سلوبی دەگۆڕێ شخصیاتی دەگۆڕێ دابونەری کوردەواتی وەکو پێشان نەمایە گوێمان لێبوو ڕای گەنجەکانمان چی بوو لەسەر تێگەیشتنیان لە دابوونەری بەڕای ئێوە ئێستا گەنجی ئێمە بەڕاستی چۆن لە دابوونەری تێگەیشتووە gelek spas ji bo wî bernameyê û her wisa wî babetê gelek gireng em bêjin helbet her civakekê em bêjin rêsa û yasayên xwe dabûnerîtên xwe yên taybet hene ev rêsa û yasanî civakekî bû civakekî dîde guhorîn an ku em bêjin mesele an ku mijar rêjedar e û heman dem de astê ku take kes çawa tê digihin heman dem de li vê rê jî em dikarin bêjin
بابەت دیسان ڕێژەدارەش بوو چی چونکی لەسەر ئاستێ تێگەهشتن و وعی و باکراوەندێ ئەوی کەسی مین ئەو جهێلی بەچەوە توی دابوونەری تێگەهتن بۆ نمونە هەکەر ئەم کۆمەلگای خۆ وەرگرن ئەم بێژن ئەم وەک نمونە ئەم چاوە تێگەهن هەلبەت ئەوشتی سەلدی باگراوەندە خۆ ئەم بێژن دابوونەری دێت کۆ ئەم تێدەژین کۆمەلگە هەمەت ناوە جیواکێ مەدە دابوونەری تێن زەختن دیسپلینن یعنی ئەم وە بێژن و نۆهلن ئەف تاکە خۆسەریە خوا دیموکراتیکا خوا وەرگرتن و پلانژی بۆ ژیانە خوا دابڕێژتن بۆچی چونکی ئەو هێزت خارجی ئەو تەدەخڵاتێن دابوونەری ژیانە تاکە کەسیت کرد دەبێت کۆمەلگە هێدا چ تشتی دیتر ناکردن حتا کو ئەم بشین خۆش ئەوان توقساتان ئەوان پیرۆزیە خلاصکن ji ber ku devtakên komelgehê ev dabûnerî tê tenê piraniya wan bûyne pîrozî yanî mînakên herî bilind nikarin ku tecawuzê vê bikin heta ku em bikarin tecawuzê ser vî dabûnerî tê bikin beref mewdayên bilindtir biçin pêdiya me şoreşekî fikrî taybetî wehî muhîm e بۆچی وای لە هاتوو کە گەنجی ئێمە ناتوانێت لەو دابوونەریتە ڕزگار ببێ بەڕێی من ئەسڵەن لەو مۆزوع کە گەنج و تێگەیشتنی بەڕێی من گەنجیمە تێنەگەیشتێ کرد لە دابوونەریت بەس لەبەر کۆمەلگا جێبەجێ دەکەتن ینی شتەکە کە ڕێلە فێر بوویە و بەردەوام تکەتن لەبەر کۆمەلگا ینی لە کۆمەلگا دەترسن بۆ چۆنا من ئەوە کو دابوونەریت وەکی سندوقەکێنە باش ناودەهینە خراپژی ئەتگەل چۆنا ساڵان مدوێتن ئەو دابوونەریت یەت خراپ بهێنین دەرێ و دیسان ژیوانێت باش ناودە بهێنین و سەروان دابوونەریتت باش ببینین ببوورە دڵپاک خان بڕعیا من چ دابوونەریتت حوسانینن بەس دابوونەریت هەنا دگەل زمانی ناگونجن یعنی نەک خراپدانە چین کە لەگەڵ ئەم زمانەی ئێستا ناگونجێ مثلا چ دابوونەریت نین و گرێدای زەمەنی بەهەیە دابوونەریت زیاتر گرێدای کۆمەلگەی بەهەیە گرێدای پی بێ بەهەیە زانی دەستپێکێدا مژارە دابوونەریت ئەن ترادسیۆن ئەم کرمانجیت بژنێک کەڤنە شوب دوو ینی گرێدای دو مژارە یەکی سۆسیۆلۆژیە ینی گرێدای زانستێ جوواکیە دووشنیکە مژارێکە فەلسەفیە کاک دلێر تشتە گوت ئەس حەزکەم کۆمنتە خۆ بتومە پرسیار بۆوی سەر مەسەلە دابوونەریت و شۆڕەشێ دیتناتە شۆڕەش کو وەختی دژی دابوونەریتە تێتەکردن هەمان شۆڕەش ستراکتوراوێ چەند سەر دابوونەریت هەیە هەلمێناک ژێگەران بێژن شۆڕەشە بۆ شۆڕەشên کوردستانی گشتی بەێ ینی چەند ستراکتوراوێ سەر دابوونەریتە چێت بێت چەند دژی دابوونەریتە چێت بێت مهمە ئەف ئەو کەسێک و دەستپێکی شۆڕەشیت کرد ئەو کەسە کیە جارێک کەسێکی کەڤنە شوپە کەسێکی زانایە کەسێکی ئۆلپەرستە کەسێکی جوات ناسە دەرو ناسە و ئەو جوات و مەجلسە پرێڤە بن چینە بوو مهمە لە ئەوروپا تو بگەڕی تو مێژووە دنیای هەمیە بخۆینی ئەو شۆڕەشین چێ بووین بەرهەمی کەد و معریفێکی بووینە نەش فەراغەکی دەرکەتینە لێ ئەگەر ئەم بزڤرنە باشووری کوردستانی و ئەو شوڕەشی هاتیینەکردن ئەم مژارێتنی خواست پۆستمۆدرنیزم مۆدرنیزم وەرگرن بۆچی دەمێکی کورد وە کێشانکاکە کە پشتینگی ئەو حرەکە و تەوریات نەمان تەسلیمی زانی پرسیارە من چەک تەحدیدە شوڕەش بەشێکی شوڕەشی دژی دابوونەریت هەیە بەشێکی شوڕەشێژی ستراکتورا بل سەر دابوونەری هەیە بۆتە نمونەیەکی بینم شوڕەشم باشووری کوردستانی شوڕەشم باشووری کوردستانی دژی وان دابوونەریتا بوون ئەو دابوونەریتên dijî berjewendiyên wanî siyasî et heman wextde ew dabûnerî te karînan jî evet gel berjewendiyên wanî siyasî bû mînak jinên şûreşên başûrê Kurdistanê jin tê de bejdar nebû ji ber ku dijî dabûnerîtên wanî siyasî bû heman wextde cilûbergê Kurdî bikarîne strana Kurdî bikarîne dawata Kurdî bikarîne ew stran û merxasiya Kurdî ew tiştê ku lawehiyê mentalîta kevne şûpiya Kurdî de bikarîne bû merxasiyê xwe te kuştin xwe te şehîdkirin ev dabûnerî te he wekû straktur bû mesela xuya siyasî bikarîne heman wextde ew dabûnerî te ku ew pêdivî bû ku ew pêdivî bû şoreşê li ser biketin nehate bikarîne bû zanî êkiş desthilatên dabûnerîtiyê yanî dabûnerîtî wekû desthilat lêdayê desthelata civakî ye kî serkêşiya dabûnerî te diket agat ket مستشار کرد جا آخر قسەکەی مە لەسەر ئەوەیە گەنجانی کاتە باشە باش ڕاستێکی ئەمان ئەم ئەو سەرکێشیان کردو بەڵام چۆن وا بکەین گەنجانی خۆمان ڕاستە پێشتر لەبەر کۆمەڵێک دابوونەری نەیتوانیوە گۆڕانکاری بکات چۆن لە گەنجی خۆمان بکەین کە گۆڕانکاری لەو دابوونەریتانە باش و خراپەکان ئەوە گەلێک مهمەکە کلکات ئیشارە شتە گەلێک جواندا ئەوێک و سەرکردایەتە کۆمەلگا هاتەتکن و بەرە گۆڕنێکی یەکەم تشتەوە تووشڕەشی سەروی بکەین
ینی بۆ نمونە ئەگەر چێ بێ و شۆڕشە بکات کی بێ بکەن بۆ نمونە ئەو کەسی کی قوربانیە کی قوربانی دابوونەریتە بۆچی گەن دایما هەموو شتە باسەکرێت یعنی بۆچی گەن زانی ئەس نمونەکە بچیک بینم ئەفسانەیە کەوەی ئاسنگەر وەختی کو ئەو دابوونەریت و عرفەکەی نی چێت بێت یعنی ناف ئەستۆرە دەشنیکە چێت بێت بێشتە زوحاکی دەبێتن تو چپکی تو مەژیە گەنجاب خوی مەژیە گەنجاب خوی داتۆ نەمری ئەنت مەفهومی ئەستۆرەدا بۆچی مەژیە گەنجاب بۆچی پیرانە يعني دابونريت بهارتن دابونريتي سر جنجيت مينتا لا جنج قربانية دینامۆیە جنج قربانية برأيي من أو جوران كريها كرمات فيت بكين أم لازم يكم يعني كم جار أمش خودس بكين يعني مرف لازم باشه بس ئێستا من ئێمە باسی گۆڕانکاریەکان نەکەین بۆچی ئەگەر دیقەت بین دابوونەریت لە ناوچەیەک و بۆ ناوچەیەکی تر ئەگۆڕێ مەسەڵەن هەندێک ناوچە هەیە هێشتا دابوونەریتەکانیان بە ڕێژەیەکی زۆر هەر بەکاری ئەهێنن لە هەندێک ناوچە کەم بۆتەوە ئەوە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێت خو مسألەیەکی جغرافیە ئەکید هەر دابوونەریتێکی خۆ جهێکی جغرافی جدا هەیە مەسەلەن کەسێکی هەیە گوندا دژیتن پرسیارێکی یعنی گەنج دابوونەریت تێگەشتووە برأيي بۆچی تێنەگەشتووە چونکە کەشتێک لێ فێربی کە گەورە بووی لەسەری ئەوە تێگەیشتن نییە ئەوە لە مێشکی و گەورە دەبیتن کە گەورە بووی دەیکەی بەس نازانی لێ ئێستا ئەمن وەکو کچ نازانم لۆ جلکی یعنی جلکی ڕوت لەبەر ناکەم بەس دەزانم عیبە بەس بەشکو حەزم لێ بیتن بەس دەزانم عیبە ئەوە ناگەڕێتەوە بۆ کۆمەڵگاکرد بەێ دەڵێم نازانم لۆ عیبە نازانم بەس لەبەر کۆمەڵگاینا دەزانی ئەم وەک هەندێک و تو بێژی ئەزت ناوچەیەکە جغرافیا دەستنیشانگیری دەجیم قیەم و پرەنسیپ و مەبادێ vê komelgehê eflanî destnîşankirî bixwe vedgirtin ez nakim çünkü ez neşim tecawüza bikim hêzeka xaricî em bêjin displîneka zêdetir e ji qeweta min teke kesî li vêrê û em jî xwe rolê qurbaniyê nadeynin em ji xwe dest pê nakin wek te gotî ji ber vê çendê em berdewam çewsandinê serxwe qebîl bikin bi kerametiye serxwe qebîl bikin bi xwe najîn azadiya me teke kesî nîne belê seyda hindek tişt hatîne guhartin rastî jî hindek kes bûyne qurbanî belê her pêşve çuwa wek مثلا کچه بری نوکا سوشیال میدیا دا نها گلک هینه کارتینه سوشیال میدیا بری نها افتشته نبو کچ بری نها ناچه بیتن گل کسی کی بتنه بلی نوکا جی بیچکی بەڕاستی سوشیال میدیا هۆکارێک بۆ کەمکردنەوەی دابوونەریت والله يعني زاني بريز برسيارة جواب دم برسيارة كدي هاي جالك جرينجا هاي دابونريت كي تشكيلينه شو تشدن دابونريت بريارة كسر كي دابونريت دان يانجي بيدفيا كمالجها كي دابونريت دان أساس كي بينا كي بينم إزدين شنغاري دابونريت نون أو رنجشين برخناكن رنجشين برخناكن بوش البرخناكن السردم دولة عثماني جنوسايد دجوار رابوي دم او جنوسايد الرابو دم لشکر هاتی علمشین دستی دبو علمشین دستی دبو اوی بو دابو نریتک اتناف وانا دا کو او رنگشین برخونات بله هندك كاس هينا سيدا هندك كاس هينا جي نهال ويري جلكشين كان بله زنی اوی گریدای بی بسیاریه اوی گریدای بی بسیاریه گنج دابو نریتا تید گهن تانتینا گهت اوی بعده دبل راه بوستين تاریخی دابو نریتا تید گهت آنتینا گهت يعني وقت بيجتن حج كور هنديوي كجري خواندية شوات نافذ نكتنا فرا دابو نريت وبيروزي عادات وتقاليد قدسيات ده ما خطا كي تشكي بيكو امزانين كيشكا قدسيات كيشكا عادات وتقاليد ارجع اوقات بيج مثلا بيجم تينا جهشتيا بس تكت شبركم ام فيري بيدوي ما تشي حتى كو ام بزون جداهي يمكن ام بزون افتشتي وكالكتي قلتي تشتي دسكرد ومصطنع هاتيه تشكرن ام لادانه كل سر بكن بس بورا بس مثلا السوشيال ميديا بسياره بالغ سكي بسياره كبتشك بلاك كوميديا يعني نكا مثلا السوشيال ميديا ده اسبسياره كشوا كم يعني السوشيال ميديا ده نكا كيتش جبركو بما فهم دابو ناريتيه آزادین یا نشتن فلان دوام فیسا من هیچ چکت خود سوشال میدیا دب کنه کر کیش بگو کیش خانی شانده بس او چه دابو نریتن که صادقان کرد سوشال میدیا دو خواهد کیش میشانده از بسیار شاب کی منی سبب چیه باشه لا شعور بالنقص هي هستي بكيموسين دفاي وكم بجريها فرويد بحث كده يعني شعور بالنقص هي بيتن ده تشتي بدس خوبه بنت او تشتل دورمان دوري وينين وقتي دورمان هناي بو تشتكي دي بتن اوي فراغ خويا نفسي بيدو گرتن مخابنجي كومالجا ما حتى اصلا كي مازن داكاتيش مثقف كرد الدو كي بقرا كردستان بشوي كي جشتي بقرا اكوانتين كتاب كارتين حتى تو مازن بجترين فوكس بوبيك ما لقل كومالا گنجا كردو لباري گنجو جاكرنوي دابونري لنيوان باش وخرابه اي بينين ودوات راجل
تا چەند جیاوازیەکی لە نێوان عادەت و تەقالیدی باش و خراپ واتە دابوونەریت عدالت و تقالید الباش يعني ديف مروفيد مينيد يعني مروفشيت خو باش بدريخي دو مروفشيت خراب جيب يعني في زماني يا ول مروفي هاتي يعني مروف خو باش كات شيترش خرابيه چكي خرابي مروفي سرنايخي بورا بتر باش مروفي بسرتخي دابونەریتی باش هەیە لەناو کۆمەلگای ئێمەدا و دابونەریتی خراپیشمان هەیە و بەتەئکید ئەگەر تووزێک فۆکەس بکەیە سەر شتێک یعنی ئەو شتە ئەبینی کە باشە یانیش ئەبینی کە خراپە بەخود ئەتوانی یەکسەر جیا بکەیتەوە ئەو شتە باشە یعنی ئەو دیاردەیە لەناو مشتەمەعیمە لەناو کۆمەلگایمە لەناو شوێنێک کە توولی ئەژی لەناو شوێنە ئەتوولێ کارەکەی دەبینیەوە باشە ئەوە خراپە بوو نمونە وەکو پێت بڵێم لەوانە ئێستا لەنا لە کاتێک لە پارێزگاوی لە باژێرێکی گەورەبی قایشی سەلامەتی ببەستی ئەوە شتێکی باشە و زۆر زۆریش باشە و یاساییشە بەس ئێستا بڕۆمە گوندی خومان لەوانە پێم بڵێن ئەو شتە شتێکی خراپە تەماشاکە لە گوندی خۆی بەستیتی شتی ترمان هەموانە مەسەلمەکو تەعزیە پێشتر تەعزیە لەوانەیە سێ ڕۆژ لە مزگەوت دەمانەوە حەوت ڕۆژ لە ماڵی ئەمانەوە یعنی ئەو شتە بەخۆی تەقالیدەکە و کە ڕسمیاتەکە خراپە ئێستا بوویتە ڕۆژێک دو ڕۆژ ئەو شتە بەڕای من زۆر زۆر باشە یعنی هەندێک شت هەنە خراپە هەندێک شت هەیە باشە و بەخۆمانش دەبینین و یعنی باشەکان تاکیدی لەسەرەکەین بۆ ئەوەی لەسەر ئەو شتانە بەردەوام بین عادت و تقالید بري مروفايني هبو چونا مالت ايكودو يعني كيف خوشي هبو بترج فيغاوي نه مثال كابرا كاب يل مال سريه تلفون ايران نهاش مروفي خوها نهاش بسمام خوها نهاش حوال خوها هاش كسنينه هر یک بحياته خوها مجيله برينو که گله خوشتر بو گله تشت باشه بون یکیش ما بری توی زنگی با یا فقیر با خلکی تقییماته په مالته و سیاراته و سروبریته ند کرد تقییم دادگردگت وک مروفیته وک هولاتیته وک خلکی کردستانی مثلا بونمونه بس وگاوی عادت و تقالید خراب نومده گله گل میشه بون یک شوا وک خلک تقییم مروفی مثلا منصب مروفی یا ترامبیل مروفی یا سیارا مروفی یا خانی مروفی هسا باش بۆ چوونی گەنجەکانمان بینی با ئێمە بینە سەر ئەوەی کە ئایا گەنج چۆن ئەبێت دابوونەریتێکی باش و خراپ جیا بکاتەوە لێ ئەمن قسە دابوونەریتی باش و خراپ ئەمن هەر پێشتر کە گوتم گونجاوە ینی لەگەڵ کاتە مەسەلەن ئەگەر سیرکەین پێشتر کە ئافرەت عیبە بوو یان دابوونەریت نەبوو بخوێنیتن ئێستا عیبەیە نەخوێنیت بەس دەبی ئاماژەش پێ بدەم هەندێک شوێن هێشتا ماوە ئافرەت تا سەفی سێ دەخوێنیتن ینی دەچیتن بەس نووسین و خوێندن فێر دەبیتن و دادەنیشت هەندێک شوێنی دیکەش هەیە تا ئێستا منداڵ بەمێر دەدەن باشە من پێشتر ئەو پرسیارم کرد ئەوە هۆکارەکە ئەگەڕێتەوە بۆی کە مەسەن بۆچی لە هەنێک ناوچە با پرسیارەکەم دووبارە بکەمەوە لە هەنێک ناوچە دابوونەریتەکان بە هەمان شێوەی کۆم بەکارێنرێ بەڵام لە هەنێک ناوچە گۆڕانکاریێکی زۆر باشی بەسەر مەوە گوت مە دەستپێکی ئاماژە پێدا و ئەف دابوونەریتت هەنێت بووینە ڕێسایت کۆمەلگا ئەف کۆمەلگەیت هەنێش ژانەچەیەکە جۆرافی بوو ناوچەیەکە جۆرافیت ئێنە جوداکردن لێ ئەوی پرسیارە ئەکا شەبازی گوتی ئەم دێ چاوا ژیر جوداکن دەستپێکی ئەف تاکە کەسێمەیە یەک و ئاستی جحیلینیە خۆ دەگەیشتیوی تەمەنی باگراوند و ئاستێویە معریفی و پەروەردەیەوی چ پێشکەشکریە حتا بشێتن شتێکی باش کیش دابوونەریتی باشە هەلبەت میناکێکە دابوونەریتێکی باش ئەسخوا گشتی نەلگەل دابوونەریتت کۆمەلگەها کوردی نینم چونکی بۆچی یاسا تێدەنینە زانست تێدەنینە بچونەتەیە لێ ئەو دابوونەریتە باش و خراپانە چین کە بەدی ئەەکەی وەکو گەنجێک دەزانی حتا کو ئەم چن بەرسەوە پرسیارەت من دەبێتن ئەموێ هێلا ڕاستیات ناوێنە دابوونەریت و ناوێنە کەلچەردە کەشفکن پاتایل سەرڕاکین ببینن وەختی کو ئەمە دەبینن ئەم دەبینن کو کاچاوە دابوونەریت بووە ژێدەر بوو یاسایە بووە ژێدەر بوو ئەخلاقیت هەمان وەخت دە ژێدەرە بۆ کەلتوری کەلچەریژی بۆ نمونە نکە داهواتە کوردی زەماوەندا کوردی دەبەرە بادینان دەبەرە سووران دەبەرە هەکاریاش هەر دەبەرێکی ژێک جودایە ئەف ژێک جودابوونە کەلتوریش چ تێت ژێک جودابوونە دابوونەریت هاتێت واتە جودابوونە دابوونەریتات ئالیەکی دە زەنگینکردنە کەلتوریە بۆتە میناکێکی بێژم باش دابوونەریت گردانەکە ئەکسەر هەیت گەل کلاسیکە گەل کلاسیکە کوردی تو بەرەخەب دیێ مەموزینە ئەحمەدی خانێ ئەو دابوونەریتێن وی وەختی یون کە بماڤە گوهاسین ژوەر و فەیلسوف بی زانابی ئەو دابوونەریتە بماڤە گوهاسین ئەبێت باش
ئەبێت کۆ باندۆرەکە ئەکتیڤ لەسەر جوواکی هەی بۆ نمونە داوەتا ستیە و تاژدین هەمی کو ئەو دابوونەریتێن کو پێدڤینێت ناف جوواکی وەختی کوردەواری دەبێنەکردن کوی وەختی جوواکی کوردی ئەوان دابوونەریتە جوواکی تورکی جودات کرد ئەحمەدی خانی بمە ئەو دابوونەریت بەگوهاستینە گوتی ئەبێت باشن یەکیش دابوونەریتێن کووردا دەبێت کو بێکتینات ماڵا زاوایدا السربانی گەنم تاوێتە خوارێ گەنم تاوێتە خوارێ ئەف دابوونەریتی هە بنگەهێکی فکری یە فەلسەفی یە میتۆلۆژی نینە کو ئەف گەنمە ژیانە جارێکە دی گەنمش عەسمانە خودێدا وەکو مەسەلەکە میتۆلۆژی لە هەموو شوێنێک نییە ئەوە هەموو شوێنێک نییە بەڵام لە هەموو شوێنێک شتێکی تری جیاواز هەیە آخر دابوونەریتێش گرێدانەکە ئەکسەر گەل میتۆلۆژی گەل ئەفسانەی هەیە ببوورە مەگەڵ تلقات مەبەستنامێکی چیە من ئەزگەلتە بۆ خەم مەبەستا من ئەف تشتێنەی مەبەستا من ڕێژاوی ئاستی بەرزینی هەز بێژم کاڵچەرێ کوردی دیاردەیە توزانینە دابوونەریتە کتێبەکە فەلسەفی دانامتە بەرسنگێمە حتان بێژن دابوونەریتی کوردیە باشە ئەف کتێبە فەلسەفیە دانا بەرز ئاستی دیاردەبوونێ ظاهرەبوون مهمە دیاردێدا ینی تو gelek dabûnerît heyne bo xortkirina peywendiyê civakî jî مثلا داوات جژنێت باشە گەنجی ئێمە چۆن نتوانێت دابوونەریتی باش و خراپ لێک جیا بکاتەوە ئەمن وەک خۆم ئەمن ئێستا هەیە ینی دابوونەریتێک هەیە زۆر بە ناشرینی دەبینم وەک ئەوە چۆن سەیری ئافرەت دەکەی مثلەن بەس لە ماڵی دانیشە ئیشی لە ماڵە ئێستا گۆڕاوە بەس هەر هەند شوێن ئەمە ناشرین بوو ئەی دابوونەریتێکی جوان چیە دابوونەریتێکی جوان یەکگرتنی خێزان خێزانی کوردی یەکگرتنە ئەو یەکگرتنە ئەمن زۆر بە پیرۆزی دەبینم کە جژنێ نەتەوەی هینێت ئاینیژی ئەو جژنە هەر بووینە ئەو سەبەبە و gelek peywendît nîveka xêzanê de çêbin gelek peywendî nîveka mirova de dîtina mirovan ev jî dabûnêretekî baş bûye باشە بەس هەز ناکەن من پێش بەرنامەکە سەرچێکی باشم کرد یەکێک لە پرسیارم لە کابراایەکی پیر کرد ئەیوە جاران دابوونەریتێکی زۆر جوان هەبوو هەموو خزم و کەس بەعنی بەیەکەوە بوو بە خەمی یەکەوە بوو کەسێ نەخۆشە بوو 4 دانە سەعاتیە بڕێ چوو بەوەی کە سەردانی بکە بەڵام ئێستا بۆستە بەڵام ئێستا بۆچی باش بۆ باش نیە کاکە تو حتا تەبێتن ببیە کۆمەڵگەهەکە مۆدەرن دەبێت توش ڕەفا کۆمێش جوواکی ببی بەرەف تاکە کەسیەوە بچی منکە بۆچی مەسەلەن ناف ئەدەبێت جیهانێدا ڕۆمان شەلبەستێک گرنگترە بۆ جوواکیش بەڵکو ڕۆمان ئێک شوا ژانرێت ئەدەبیە ئینسانی بەرەف تاکە کەسیەوە بێت ئەستا میناکێکی بینم ئێستا من و توش شەر لە نێوانمان دروست بوو یەکێکمان خوا نەخواستی یەکیتر بریندار کرد دەیخوانەکە باشە ئەگەر من کۆمەلگا بم خاوەن مرۆڤ بمە پسمان بمە برا بمە فلامە ببامم ئیتر یاسا دەوری چییە بەڵام ئەگەر ئەو شتم نەبوو ئەو کێونەشوپی ئەو ئێمە لەسەر کوردوتنی ئەڵێ سیلێ ڕەحم کوردوتانی ئەڵێ سیلێ ڕەحم با من نمونەیەکە بۆ بێنەوە ئێستا کەسێک نەخۆشە بێ زۆر کەس هەبووە لە نەخۆش ئەکەوێ ئەمرێ کەس پێی نازان زانی مەسەلە چیە باسە ئەگەر دکتۆر ئیشی خۆی بکات دکتۆر ئیشی خۆی بکات نەخۆشخانە ئیشی خۆی بکات ئامۆزام ناخۆش بە چ پێویستی ئەگەر دابوونەریتێکی باشیش نەبێت تۆ بە کەسێکی تر نەبەستێتەوە سەردانی نەکەی کەسێکی بەڵای دەزانی کاک شەواز شتێکی پیاڵێن شار ئەگەر بۆی بە شار زۆر قسم کرد بەس یەک دەکە ببرم بەس باوەش بڵێ شتێک هەیە پیاڵێن شار کاکە شار باژێر پیاڵێن باژێڕوانی ئەگەر تو بوویە باژێڕوانی پێویستیاتە بە مرۆڤن دەردووراتە نینە پێویستیاتە بە سەبجکتی ببوورەتشتن ئەگەر مرۆڤ طبیعەتەوەی وەختی خودت دەتەن اجتماعیە تو نەشی بتنێ بژی ئەگەر تو بشێ بتنێژی داچی بتنە ژیان بتنێ بوون جودایە علاقاتت اجتماعی لازم تهبن دەبتە بێژێن ژیان تنێبوون جودایە و ژیانکردن تنێبوون جودا ئەس نکات شێم تنێ بژیم ئەستنێت شێم شقاکی ڤەلدهۆکێ بژیم خواندنە خۆ دەرباسکەم و بخوێنم و بنویسم و تێکەلیەوە هەمیە بەس نەگیرێدای کۆمەڵگی دوێت هەنگەل کۆمەڵگی ئێک شوانە هێلا خوینیە مام و برازە و خوارزە و فلان الوان فیسار وەختێ ماستەر لێت هێت بتە خوینە عەشریەتێ وەختێ ماستەر لێت هێت بتە خوینە ئایدۆلۆژیایە وەختێ ماستەر لێت هێت بتە نەتەوبوون باشە بالێران بدوەسێنم دڵپاخان ئەم بۆ چوونەکەی من بەلاوە باش نەبوو کە و باسی لە سیلێ ڕەحم کە و دابوونیتە کۆنەی کە خزم و کەس سەردانی یەکتریە کرد ئێستا جاران هەر باسی جارانەکەم دراوسەیەک لە نێوان دراوسەیەکی ترە خواردنێکی بۆ نمونە دروست کردە ئایبر بۆی ئەوەندەی دراوسەکە و ئاگای لێو بوو ئەمە دابوونەریتی کوردەواری جاران وا بوو براکەیان کەسەکە ئاگای لە ماڵی خۆی نەبوو ئەمە بە باش نازانێت تۆ بە باشی زانانی ئەس بە باشی زانم ئەگەر
پەیوەندیتە گەل مرۆڤێتە گەلێک باش بن و تەباوەری بە هەندێ هەبێتن کوتلدێشەی دابوونەریتێکی ئێخراب بگۆری بۆ باش بێتن تو کەسێت بەرامبەری خۆ و دیسانژی مرۆڤێت خۆ بۆوان باوەیەکی چکێک و ئەف دابوونەریتە خراپە داکو جڤاگێکی بگۆری تو دوێتن تە پەیوەندی هەبن گەل کەسێ دیتە باوەریەک هەبیتن دیسا بخۆژی دیساژی کەسێ باشە بەرامبەر ئێستا پرسیارێکی ترمان هەیە مەسەڵەن سیرەکەین دابوونەریتی ئێمە کۆمەڵێک لە دابوونەریتی مەسەڵەن ئەتوانین بڵین وڵاتەکانی تر لەگەڵ دابوونەریتمانە تێکەڵ بووە بۆ نمونە لە ئاهەنگی زەواجیانە سیرەکەین لە ناوەڕاستیە ئەیکەنە گۆرانیە کە هیچ پەیوەندێکی بە کورد و دابوونەریتی خۆمانەوەنی ئەوە هۆکاری بۆ چی دەڕێتەوە ئەوە هێزە جیهانگیری و عولەمەیە تو نەشی ڕێگریە لێ بگری هەگەر تو خۆشی گەل نەگونجینی تو دێ خۆش دەستدی تو دێ تەقەبڵ هەندە تشتێکی نە بێ ئیراداتە ئەمە تشتە دەئێت دێ تەجاوزێکی تو دەشتە بۆرەتەن لە کۆن بە دابوونەریتی خۆمان ئەکرا و هەموو شتێکی زۆر بەباشی بەڕێ کاک دلێرم چکە بەڕایی من کۆمەڵگەیمە بەس چاو لێکردن دەکەن يعني سير دكان اشتك بس نقل دكان نقلتي دكان يعني بس نقلش شتيت او نقلش شتيت هكا جهانگیری نباتو ده چاوا نقلکی چاوا یان هندی ما تو برای تو شتێکی باشە و بەڕای تۆ شتێکی خراپە تزونی نخرابە بەڕایی من ئەگەر شتێک لێ تێ بگەی بە جوانی تەطبیق بکەی ئەوە شتێکی باش بەس ئەگەر خەڵکیمە بەس ینی چاڤل ئێکتر بکەن شتێک سیر دەکەن حەزیان لە شتێکی جیاواز بکەن کە خەڵک بڵێتن واو زۆر شتێکی جیاواز بەرسەوە هەواڵە خۆ کەم تەمام بکەم ئەنی بێشتن ئەم زفرن بۆ پەتر ئەم بەحسی زانستی سوسیۆلۆژی و دەرونی بکەن ئێریک فرۆم ئێک شبیرمەند و پێشەنگێت فیلۆسۆفیا دەروناسی و جوواکیات بێشتن ئەو پەروەردە و کەڵچەر و دابوونەریتێ سیستەمی و باوەری و وێرەکیە نەدتە دەستی خۆشوی سیستەم و دابوونەریتی بشی ژبەرڤەیەکی ئەم بێژن ئەم نەقلتکن ئەبە ئەوە کومە کەساتێکی خوەسەر و وێرەك باوەری بخەبوون و ئەمت پەروەردەیەکە سیستەماتیکدا مەزن نەبووینە پرۆبلێمە ئەوەیە ئەو شتێ ئەم نەقلتکن جودایە ئەمە لەسەر ئەم بابەتە بۆستین ئەچینە لای ڤۆکسپۆپێک لەبارەی ترسی گەنج لە دابوونەریت و پێشوازیکردنی لە هەوڵی نوێ دوای کە بۆ چوونەکەمان بینی بەس دێرەنا ئەچینە شوێنێکی تر دانیشتن و قاوەیەکە خۆینەوە و دواتر گفتوگۆکانمان بەردام گەنجەمە بۆ ئێستا لە دابوونەریت ئەترسێ و پێشوازی لە هەوڵی نوێ ناکە بەخێر بن گەنجی ئێمە لەبەر عادەت و تەقالید ینی حەز دەکات گۆڕانکاری بیکار بەس ناتوانێت لەبەر مجتەمەعەکە زۆر زەحمەتە بوو گەنج ئێمە شیان هەیە بەس ناتوانێت واتە مجتەمەع هۆکاری یەکەمە بۆی کە گەنج بترسێت بەڵێ هۆکاری سەرەکی مجتەمەعەکە ئەو هۆکارانە چین کە ینی مجتەمەع چی بەسەر ئەم گەنجەوە کات بۆچی گەنجەکە لی ئەترسێ ینی لە چی ئەترسێ لەبەر قسەی خەڵک و ئەو شتانە لە کوردستان وایە مرۆڤ سەرتەقالی دامەشێ بچێترە دەغەنە چ مشکلات چێ نەبن وێ دوێژی هەر بەشەر نەمرتۆحە و نەب حڕیەتە بکە زامێرە خۆ ئۆن کە ئەحسەوسی خۆ تشتێکێ مرۆڤ مەدەرە نوکە بچێتە پۆرکێکێ تشتێکێ خۆ مرۆڤ ڕێ بچێت لۆزمە ئەنو بترسێت چاوە بترسێت ئەنو توگەل کچکێکی پڕێ بەهارێت بۆ بێوێ برایتە تشتێکی دەبینن ئەنێ ئەبێت مشکلە وان حتى مروف دف عائلتنا وعشيرتنا حطته نخوزي نوبت يوتا وقتا ايرو بيركجي بشغله واري كهرباء ايرو اري كاريا ملاتي خوبكي وتشتكي ملات يعني افابك يعني لانه ام في وقتي دنا في وقتك وملاتي ماي كردي فعلا محتاجي اري كاريا خورتابه يعني كتشكبي ولا كركبه انه تشتكي بكن ودفي مجتمعي خدا تشتكي افابك وأفتشتكي بير باش يعني أزبينم وقتا خلق يعني تأييدا في تشتي بكن إجبار مجتمعي ما بالذات مجتمعي ما كردي فعلا محتاجي في يعني في تشتي وكاس وين كاربي أريكاريا كردا بكي وبهلي تقدم وتطور بكفيد مجتمعي مدى إلا قوتا خورتان يعني يه هكا كاتشك ولا كرك إجباروا له يعني ويك بير باش بيختار فرقاتين قبايدا نبه زۆر باشە بۆ چوونی و گەنجانەمان بینی
بەڵام پرسیارە جدیەکە لەوایە گەنج بۆ دەترسێت لە شکاندنی دابوونەریت و پێشوازی کەمە لە هەوڵی زانی کاک شاواز دەستپێکێ ترس چ تشتە یعنی دێت مرۆڤ تێگەهەیە ترسێ تێگەهێکی هەم زانستی هەم فەلسەفی وەرگرتەبە ترس بخۆ هەم حالەتێکی دەرونیە هەم حالەتێکی بیۆلۆژیە هەم حالەتێکی سایکۆلۆژیە بۆچی ئینسان ترسێت ئینسان بەرامبەر چ ترسێت ئینسان بەرامبەر ئێک تشتی ترسێت بژنی هێز ئەگەر هێزێک بەرامبەری تەنەبێت تو ناترسی پیچێکی ئەزێ صحبەتی بەرە یا دیولۆکی ببم ترس میتۆلۆژیایدا ئەنت میتۆلۆژیا گریکادا ترس بەرامبەر سێ تشتا هەی یان ترس یێدی الآخرون ئان ترس بەرامبەر خۆزایە بەرامبەر طبیعەتی ئان ترس بەرامبەر خوداوەندی بەرامبەر ئالیهەی جا ئەم ترسیانە چ دەکات ئینسان بەرامبەر سێ تشتا ترستن ترسا دابوونەریتا ترسا یێدیە هێزێک بەرامبەری تێ هەی ئەو هێزە بەرامبەری تێ هەی ئەو هێزە کیە ئەو هێزە یێدیە زانی سارتر ئافنەکێت بێشتن حتا کو ئینسانێک ڕەخی دیە دنیایە نه ئازاد بدەن نەشم ئازادیا خۆ وەرگرم چونکی ئەو نە ئازادیاوی هێزێکە بەرامبەری من ئەو نە ئازادیاوی ڕێگیریەکە بۆ ئازادیا واتە ئەو هێز ینی دابوونەریت هێزێکی ئەوەنە زۆری هەیە کە بترسی بەڵێ ئەگەر ئەو دابوونەریت ئەو هێزانینە بۆچی ساڵا نۆتی حتا 2000 شتێکی 10,000 ژن هاتنیە کوشتن ئەو ژن هێزێک هاتنیە کوشتن هێزێک پشتوانە هەبی نەسنێ هێزێک هەبی ئەو یەت پاراستینژی ئەو هێزێت هەبوونی پاراستینژی زانی هێز کیت دەدن دەست هەڵاتە دەت دەست هەڵاتێکە هەی هێزێکی چێت کرد ئەو هێزە بتە ستراکتورێک بتە باندورێک یەت بەرامبەری وێ شوێ هێزێت ترسن دەست هەڵاتە دابوونەریتا تایبەتی لە وێ جوگرافیە تێگەهێ عەشیرەتەیە تێگەهێ ئیجاخەیە ئەو تێگەهێ عەشیرەتێ ئەوان دابوونەریتا پارێزتن بنگەهێ بێ دەست هەڵاتی تایبەتیژی بنگەهێ ماڵباتیە یان وەختش ماڵباتیە ماستر لەتێت بنگەهێ ئاغاتیە ئەف بنگەهێت بەتە هێزێک وەختی ئەف بنگەهێت بەتە هێزێک بەتە خودمبڕیار کێسە کاڵتر بۆتەوە زانی یا کاڵتر بووی بەس ینی وەکیل لێڤڵێکی وەختی تو بووی خۆدی ئەسترانێکی هەندەجاتێتە خواری هەند جازاربە بلند لێتین يعني مقصدة أوا يعني نوكا خلقما بخونا جيتن بكمال جيت جيتن زاني يعني خاصة نوكا جنج جالك فرقة آزادي بدأ جنجيش همي رخاونا بس دابونريت وعادات وتقاليد جنج لازم آزاد بيتن هكر دابونريت بنار رجريب بو هزريت جنجا جنج نشتن داهنان جي بكت نشت تشتكيني بين زاني آتور خان مثلا تو بخود جي آن بكمال جيت جي آن تجت ترسي آن تجنا ترسي دو إنسان كويلبن إنسانك هي لذتش كويلاتي الدنيا تجش كويلاتي الدنيا إنسانك هيجي عذابه آزار باشا بوچی مثلا إنسان به چیز لکویلاتی ببینه باشه أبغى بسيارك جالك منطقية بوچی إنسانك هي تجش كويلاتي الدنيا يان بوچی إنسانك هي بيشنا ناو بابتك زياتر بوچی إنسانك هي لذت وتجش لدابونريت أبينت بوچی جبركو أو إنسان هبون أخو يا جياني يا معيشتي يا درباسكرنا جياني تناف تشار شوفي دي نابين تناف تشار شوفي دي نانياست أصلاً كإنسانك باجرفاني ومودرنيتي نانياست يبوشت بيل دابونريتا كتن بس أكيد إنسانك دابونريتي وكو رجلك الهمبر مودرنيتي توش همان رأي أولياء بوشونا من شيء ببورة بس أبزرنا بسيارة برسفة بسيارة من بوشي إنسان ترستوا جارك أدي بوشي إنسان ترستوا جبركو أو إنسانه ترست دبته قرباني اگر پیگیری دابو نرید آن کتابه. تنینا بی قربانی. هالكدي درجة جالك جوان في مشهورة ده بكر بنمونه اگر امبلا فلسفة البر كامويد بتشن بيشتن اسيا خيد بم انكو اسي هين البيري از چوا يا خيبم كو اس خناز بكم اگر من خناز كرم من تشتن در دور خواج ناسكن اس آساني شيم تمرد يا خيبون السروان مفاهيم بكم اويد كو هاتينا چاندن دمجي مده درون مده وكو امنشيان تمرد السر بكن ترسا مجي همان ترسا مروفي كرد جي مروفي که نورمالا مروفي که خدان هست و سوز و بیر و باور و تایبت مندیت خواه اف انسانی هنی حتی شیطن گشب گد ورار تشکولتی در بازی آزادی آنجی اره هکر کوله در بازی آزادی پیریب گشا ورار یکو انتماع و حزو برجهاندین تایبت بهنه گشب تمام سيدا اوجي او كو مثلا انه كتشك ترسيتن دابونريتا بشكينيتن افانا معنا او كو استرسم جهك بچم جهك بتنيبم افاجي بوند زفرين كو از ده هندك كسار بشت خوش كينم مثلا ديكوبا عشيرك اسناف هندك مجتمعك دجيم نابتن از في تشتي بكم ديكا من وصا اسفير كريمه كو هجر تو في تشتي بكي ام دي اينش كاندن ماشا اگر تو مثلا او نشكيني مثلا عيبي نشكيني او ترسل عيبي نشكيني يعني شلون اتواني لدابو تمام ازدي ببم قرباني باشا همو قرانكاري قربانيه كي نابه
تمام هەموو درست گۆڕانی؟ اكيد قربانيك دبيتن درستك و از دبم قرباني بل هندك كسيتين كو مثلا اس ريزي بودايك اخو بابي خود جرم من نبت او جيت قلمه ببنا امشين وقت ملتي كردي تشتكي قرباني سيارة قرباني حالتك الشخصية يعني إنسانك دي بتا قرباني إنسانك دي خود بتا قرباني ده حتى بيتشتي بغورتن يان أباها بروسيسك يعني بو غورينا دابو نريتا بإنسياتيفا شخصك نايتا غورتن بدفي بإنسياتيفا كومي هي بدفي ببروجي هي يعني بو غورينا دابو نريتا بحالتك الشخصي نايتا غورتن أما بحالتك الشخصي رأيك هاي إنه كأفترصا جنجش شكاندنا دابو نريتا اگر ام صح كاينه جيلينو كاب برا بتر ازادي بتر هيش جيلي بري يعني جيلينو مو تاع سنمونه هي الله ترسم الله ترسي لا اخر فرق اگر سيري مواليد نوتو هشتو نوتو حفتو اوش تانا بكي بشكو امن لا 80 من كامن مواليد نوتو دوما شرم ذكرت بيش كان صار قصه لقى الكرك بتنا راوستم قصه لقى بكم بس استاكست ديتم جيلك هات لو اعتياديه تطورها بولا قالي نكو خود لا ترسيه لاش كان دا تبرني كترسياي اما جو ترسيار اميلي نخير تنا ترسيه اهميه ترسيه وكسي قلت ترسيوتون مش بروسيس كده درباز ما يخوناس حتى بو ترسيه درباز جواز باوري مالت بداته اگر مالي من باوري دامن لاش هيك شتنا ترسم چك امن حدودي خوم دزانم رئيس قرتن دزانم تشيا وش كاندني دابونريت دبي اسبينال مترسه بدلهم الشرم دكن نكترس شرمه كأمن اشتق بكم او خلقانه هزري غلط لم بكم باش وقت دي من الله الشرم بتشي شرم لخلق دكتن نالم يعني لخلق مثلا ام اشتبكم تشك جياوازه خلق هزركي غلط دكن قصه تشك قصه زور خلق ديشينيتن يعني قصه كردن كقصه بين قويتو خراتر لا فعل ام تشبكن يعني ام تشبكن وكومالجه وجهل ام تشب اصلا بديل ما تشبتن ام غوريني وعي قالك مهم انا فهمي مجتمع يعني وعي زور جرينجا مجتمع همي وعي بيتن شكا مروف بخوي بتني دبيتن يعني بيت مجتمع همي وعي بتن قالك زحمه كيش بس مجتمع لازم كان وعي كان مشكلات جنجا دوجي هي نابش مدام مشكلات همي كومالجا مشكله خو هندك جنج هنا وعي وانا كيما نكا جنج همي واعيبون دابو نريت نيجاتيف دي هنا شنو نمر دي هنا قرن وقتي اس جوابك صح كما همي ويجي صح كانت يعني تشما بس اس بيجم افت الشرمنينا باشا اسم او برسارم كر آية شرميش بشكني لترس لا شرم بشكني ترسيش باركو شرم نا هيزكا همبريتا كو دي او هيزتا شنوبت انديتا شكينتن شرم شوي مغزاي مروفي يفكرياني معرفيه دمي كنتشتك دوربريتا تو ادبيا خاله سرنج راكيشاني بو نمونه اگر نكابت دست مدبت اول آخر بشكينم اول ريجت ناف برنامج از شرم كم بوچي چكي از دب مخاله سرنج راكيشاني از دب مخاله تركيز نفهميه ده كومن اواش كانت من اول ريشت چنا ما ردي از دب مخاله سرنج راكيشاني از ديش في سرنج راكيشاني ترسم يعني اگه خوارني بخون از پلاس خوارنی بخوام برای و همیاب من تلمن از اجویت شی شرم کم لی ترس نین اشبار تمام يعني ما بس چیه اوه کو انسان کرد الوی کمالگه تایبتمندی و خسریه خوانینه يعني بخوا ناجیتن هندک تشتی مهمی هی ام بیشن دروناسی ده کی انسان نخوش درونی هیا اوی کو تشتی نمهم نگرینگ گرینگ بکت و تشتی گرینگ نگرینگ بکت بونمونه اول رشت اون وقت هلکدی گویش کت شکست چی او شکست تمام بودی چو ام دمی خانه دنی ام فکر خوابه و مجیل نکن ما تشتی دی هی به مجیل ایکش دابونری تید ما مثلا ام چون سر درجه که جنکک دی هلنگ بود ام همین زند شرمش خود ام دی بجنی یا الله دی پتر شرمی که تمام برای خانه دی پاس خود دی شرم اویکش ما دابونری تابت بجی یا الله چلتن هات او حرف جادی دی پتر هن شرم که اگر پادکا خوب دی خوب سولینی بلکه شرم نکه کسی حاجه جی نبیت حاجه بالضبط لسه داته گشتین گنج لا دابونريت قسم على سر لقل كوماليك جنج كردوها لدوانا كان بشانين دواتر قرينا وقفتوا بلسه بۆچی گەنجانی ئێمە لە هەندێک دابوونەری تێناگەن و کەچی جێبەجێشەکەن زۆربەی شتەکان نەگەڕێتەوە بۆ تەقلید یعنی گەنجی ئێمە بە عامشتەماعی ئێمە بێ ئەوی بیر لە شتەکان بکاتەوە لاسایی کاتەوە بەبێ ئەوەی بیری لێ بکاتەوە لە سەری ئەڕوات یعنی زۆر جار شتەکان لە باوە باپیرانمان نەهاتەوە کاتێکە لێ پرسی بۆ ئەیکەی بەبێ ئەوەی سەبەبێکە باتێ بەبێ ئەوەی ڕوونکردنەوەی کە باتی ئەڵێ ئەیکەین چکە ئەمە لە کۆنەوە هاتووە
بەڵام ژیان لە بڕوانی وەکو جارانی وێتەنا لە لادیەکە یان لە شوێنێکی بچووکە بژین چکە کورەی یعنی زەوی بەعام ڕۆژ بە ڕۆژ مای دانیشتوانی زۆرە بێت ڕۆژ بە ڕۆژ خەڵک زۆرە بێت تەکنۆلۆژیا پێشەکەوێت و تێکەڵی عالم زیاد بێت یعنی ئەگەر جاران کوردستان تەنیا کوردی تیا بووە ئێستا کورد عەرەب لە ئەوروپا و لە خەڵکی تر لە وڵاتی تروێنە ناویەوە بۆیە بیرکردنەوە ڕۆژ بە ڕۆژ زیاد بێت ئەگەر گەنجی ئێمە لەسەر نەفسی بیرکردنەوەی جاران بڕوات ئەو ئەکی دواکەوتویمان بۆ ڕواتی هەچەند دابوونەرێشتی جوانی تایە بەڵام بعضی شتی تایە لە سەردەمی خۆیان لەوانەیە هەبوو بێت لەبەرەوەی شتەکان مجتمعێک بۆ پیاو سالاری بۆ مجتمعێک بووە کە بچووک بووە بەبێ ئەوەی کۆمەڵە کەسی کەم سەرکردایەتیان کردووە لە ڕاستیدا بەڕای خۆم نەخوێندنەوەی ئەو دۆخەیەکەتی ئەەکەویت ئەگەر گەنجەکان بێن دیراسە بکەن یا لێکۆڵینەوە بکەن یا خوێندنەوەیان بۆ ئەو دۆخەی هەبن کە تێژین ڕەنگە نەک کەمتر کەونە هەڵەوە مەسلەی دابوونەریت بعضێکی تیا بنچینەیە بعضێکی تیا نابنچینەیە ئەبێ بە دوواداچوون بۆ ئەو شتانەکەین کە ئایا ئەمە بۆچی گراوە بنچینەی ئەمان بۆن هەکراوە بە نابنچینەی ئەگەر شتێک پەیوەندی بە پێشکەوتنی وڵاتەکەت و کەلتور وەکو هونەر وەکو فەرهەنگ وەکو میوزیک وەکو ئەوانە هەبێت پەڕی پێبیت و زۆر جار ئیشی لەسەرکەی ئەمە کارێکی باشە و خراپ نییە کۆمەڵە دابوونەریتمان هەیە کە ئەبەسترێتەوە بە کللتورۆ بۆ نمونە ئێمە مەراسیمی ژنێنانمانێک کە لە ساڵاندا حوشەوە ڕۆژ ئاهەنگیان گێڕاوە بەجلی کوردیەوە کەواتە ئەو جلوبەرگە کوردی بەشێکە لە کللتوری ئێمە گەنجانی ئێمە لە ڕاستیدا هەندێکان لە ڕۆیان نا جلوبەرگی کوردی بەکاربێن و لە بەریکن کە ئێمە چەندەها جۆری جلوبەرگی جوانمان هەیە کوردی کە لە هەموو پارچەکانی کوردستان لە هەموو شارەکانی کوردستان جۆری خواردنمان هەیە کەلوپەلمان هەیە کە ئەمە هەمووی وابەستە و پەیوەندیدارە هەم بە کللتور و هەم بە دابوونەریت و کوردیەوە ئێمە پێویستەوە لە گەنجام بکەین کە کللتوری خۆت خۆش بوێ. بۆ چوونەکانمان بینی بەس پرسیارە جدیەکە لەوە ئەوەیە چۆن گەنجان تێبگەن لە نەرید ئەنجا جێبەجێ بکەن بەس یەک مداخلەم هەیە شەبازگان ئەوە خات و دڵپاک پرسیارێکی کرد وتیا گەر چندۆقێک بینن کوڕێک بێت و کچێک بێت یان ژنێک بێت و پیاوێک بێت کامەی دەتوانێت هەڵیگرێت باش ئێمە هەمومان دەزانین پیاوەکە دەتوانێت هەڵیگرێت بەڵام ئەگە ژنێک بین و پیاوێک بینێت کامە دەتوانێت مناڵێک بینێتە سەردنیا کامە دەتوانێت مناڵێک دروست بکات لە ناو زکیە ئێمە دەبێت بزانین هێزی ژن و پیاو لە چیدایە خۆ هەموو هێزی عەڵی نییە زۆر هێزی تری بتوانین ئەو هێزانە بگۆڕن کە دەڵێت ناقیسات و عەقلی و دین و نازانم چی ئینسان دەبێت خۆی لەم مێشکە قورتان بەس ئێستا ئێمە بابەتەکەمان لەسەر ئەوەیە کە چۆن مەسەڵەن گەنجی ئێمە نازانێت ئەو دابوونەریتە چییە بەڵام جێبەجێشیەکە بەڕاستی ینی چۆن بتوانین گەنجانمان تێبگەێنین کە دابوونەریتەکە چییە اینجا بڕیار بدە کە ئەتوانێت جێبەجێ بکە یان نا باش ئەمە پرسیارێکی زۆر جوانە ئەمە زیاترش پرسیارێکی سایکۆلۆژیە هەندێکیان هەیە شێتن دەستیان بە ئاسن ئەبەستن بە ئاسن ئەبەستن دوای مەسەلەن 1 ساڵ 2 ساڵ ئیتر ئاسنەکەش لێەکن پارچە دەزیەک یان پاتەیەک پێ ئەبەستن وای زانن هەرەمە ئاسنە ئیتر لەناو خۆیان جورعەت ناکن بزدینن ئەمە زان هەر ئاسنە ئەم مەسەلاک و ئەو دابوونەریتێت ئەم پێگیریە پێتکن و ئەم نزانن ئەو مەسەلەیە کو سەری مەدای بووە ئاسن سەری مەدای بووە ئاسن کو ئەم پێگیریە پێتکن بێک و ئەم زانن ئەگەر چیان ئەگەرینە بزانانی یەکیش مشکلێت مە دابوونەریتە چ تشتە ئەف دابوونەریتێت کو ئەم پێگیریە پێتکن ئەم نزانن بنگە هێوێ چ تشتە بۆ نمونە ژن کوشتن دابوونەریتەدا ما بچه وگیریدایه من نب دامونریت وگیرده ما دینی وگیریدای مشکی ماده بچه بدینه وگرید راوا بچه بدینه وگیریدایه جبرکو دابونریتت ما چه پرتوکه چه دستورک چه کتابک نینا بگوید بتمام مثلا یه جنکی خوب کتاب کجن تشتی زارکیه تشتی پتر زارکیه یعنی پتر حتی ویژن ادب یان تکسته که زارکیه لی پتر تشتی و ما بدینی وگیریدای ما به حلال و حرامی وگیریدای کت وقتی که ده یعنی از باورتیم سر وقت اسلامی همی ده یک جناحاتی کشتن سر وقت مسیحی همی ده یک جناحاتی کشتن جبر هنده اف دابونریتت ما بیکو ام بزانن بیکو ام شروع بکن و کی وی دین آسانی وگیریدای ایدی یه بویا دزیه یک جبه سم جرعت ناکن بشکنه همش تازانه کو هم آسانه باشه جن شوی ترسینا ناترسیتن شوی کشتنه جن ناترسیتن کو دابونریتا بشکنیتن و کی جنا کدی بهتا کشتن اول جن ترسا خطا کام بیشن خطا کا وسطه هي ام شين خدنا بين هر دو كده بگرن دراسه وقت بگوتی ام شين قرطال کن بنگاه که شون نه تبره بگرن في دراسه کردن وقت من گوتی هر کس ارکی خور ولا خراب ارکی مازن جدویر دل ام بیشن سیستم پرورده
یه هەرێما کوردستانی پێکەویلە چونکە بۆ ڕۆژانە هەمیشە هەمیشە ڕووی زمانمان لە سیستەمی پەروەردەیە ئەوە پەروەردە منهەجێکی خوێندنەوە ئەزانم بەڵام کاتە پێویستمان بە کتێبێکە لەسەر نەریت مەبەستا من وەختی ئەس بێژم پەروەردە مەبەستان پێ خواندنگە و قوتابخانە نێنینن باش مەبەست خێزان و کۆمەڵگە مەبەستان پێ بەرفرەتر ئەم وەرگرن گەنج من لە جێگای تو لە جێگای پێشش کار پرسیارێکەکەم لە خاتون ئاتور تایبەتیژی دابوو نەریت و ژینگە بیئە ینی دابوو نەریتێتمە و بیئە علااقەتێکی gelek hevbestê pêk ve heta parastina jîngehê jî gelek dabûnerîtê me pêk ve girêdayîne. Nûke piraniya gundêt ena bêjin yê çi ayîna lê barapitirî gunda demê ku em seredan etken tu dê gundêt nepaqij bînî. Tu dê bîeka nepaqij bînî. Bû jî gundêt kiristiyana çi gava tu çê paqijin ew dabûnerîteş çi kir? Ev dabûnerîteş ayîniya hatî û mesîhît xwe yani qewmekin heşpaqijî dikin. Hesken ew cihêlê bin çünkü mirov awlik lazım heşxu bikin. Yani dînê dît bêjîtin kesekî nepaqij be? بيجتن مقصد من مقصد من تشتكي درونية كريات تاكل مسيحي دا عولك حش خب كي مرفش همي إيش تصيتم. إس أيمة شدا نريتك مان هيك جنجام ببي ويستي خويان رجعنا دوباره أكنوا ببي أوي بزان شمانة كي هيا شدا نريتك مان هيا. هر كمالجها كردي هر تشتي دس ببكي روتینێکی بەردەوام و لاساییکردنێکی بەردەوام تێدا هەیە نوکەل وان جادەیان وان کۆمەلگە هێمە بگشتی تەماشە بکە تشتێکی ڕۆتین تێدا هەیە چونکی کۆمەلگەها کوردی وەک گومێکیە ئەو گومەیە پەنگیە ئەو ئاوە ئیدی ناچتن تو پێدی بەژینێکیە نمونە بڵێ مثلەن ئێمە کاتی دان خواردنە لە ماڵە مثلەن بڵێن سعات 1:15 یان 1:15 مثلەن باوکمان لە ئیش دێت بۆ ماڵەوە ئەگەر ئێمە چەند بەرسیش بن ناتوانن نان بخۆن تا باوکەکەمان نەهێت بۆ ماڵە ئیتراوە دابوونەریتی چیە مناڵەکە برسیە هەر کاتی حەزیان لە خواردن بوو پێویستیان نان بخۆن باوکی بکات تا بگەڕێتەوە ماڵەوە دەبێت یەکەمین کەوچک باوکی بخۆن نمونەکی خراپتریش هەیە هیچ تەشماوە تۆزەک کە ژن لە شوێنەکە نان بخۆن پیاو لە شوێنەکە نان بخۆن ئەوە هێشتا ماوە لەش هەندێک شوێن هەیە هەندێک شوێن هەیە ئافرەت ناتوانێت بچتە بازار بتونێت هەندێک شوێن هەیە ناتوانیت خوێندن لە زیاتر لە سەفی هەندێک گوند هەینە ڕاستیژی هەندێک گوند هەینەژی کو قوتابخانە دوماهیکینێتن کچی حەق نینە بچێت کۆلیژێ بخینێت باشە ئێستا پێدی ئەم شارێوان دابوونەریدا بکەن ئەم شۆڕەشێکی فکرێکی گۆڕانکاریەکی وان تێگەهان دەبکەن ئەم پێدوی وی تشتینە یا نقطە مهمە ون بێژن ئاماژەداینە زانی مشکلە چێ مام گاک ئەم بێژین وەختیان بێژین گەنج تێنا گەهیتن دابوونەریدا gelek مشکلەکە بچیکترەش تێ بگەهیتن و جێبەجێ باشە بۆچی گەنج پرسیار ناکات لەسەر ئەو دابوونەریتانە بۆچی هیچ پرسیارێک ناکات و جێبەجێیانەکە زانی ئێستا کێش هەیە کە عیلاقەی تو لە خێزان چۆنە خێزان زۆر مهمە ئێستا مەتەلەن دابوونەریتەکە هەیە لە ماڵ کە باوکت قسە گوت ئەوە ڕاستە و تەواو ئەوە زۆر ناشرینە کە بابت تەقبولی قسەی تو نەکەتن کە پێی باشە قسەیوی تەواوە و تەواو ئەمن تەواوم ئەوە عادەت دابوونەریتێکی زۆر ناشرینە چکە خاصەتەن گەنج بە تەمەنیمە ئێمە وعیمان باشە باشە بەش نەبوو هەندێ زۆڤریتن کو vêtin te piştek hebîtin ku mala te jî gel te bîtin ne pişte ئەخە نمونەمان هەیە پشتیشی نییە بۆ نمونە هەر لە شاشەکەی خۆمانە لە کوردستان چوارێک دوو راپۆرت ڕۆژتووە یەکی لەوانە یەکێک ئافرەتێکە و ئێستا ساق تەکسیە یەکێک بۆ بە فیتەر ئەی باشە ئەمە خۆ پشتیشی نییە کردوێتی بۆ ئەمە ناکەن بە دابوونەریت بە ئەوە بگەعنی ئافرەتیش بۆ نە ساق تەکسی بێت و کۆمەڵە ئیشەیە بیکا کۆمەڵێ پیشە هەیە هەڵی بژێرێ ئەو لەوانێ ئەوان چاوەڕێ ئەوشیان نەکرد بێ چاوەڕێ ئەو هێزەشیان نەکرد بێ هەندێک گەنج هەنا ڕێگا لێیان دێتە گرتن کە ئیشەک حەزیان لێ بکەن و ناوێرن بکەن لە بەرخەڵکیان لە بەرما ڕێگر نییە چۆن وا بکەین پەرە بەمە بین نمونە بۆ خۆی ئەمن زۆر پشت بەستن بە وعی تاک دواتر وعی خێزان یعنی خێزان دەبی زۆر وعی بیتن کە ئەتوو ئەو مرۆڤێ لەگەڵ تو دەژیتن گەبی تەقبول بکەیت کە ئەوە نەک منم هەموو لۆ تو ناژین بەڕای من ئەو کێشەیە کێشەی شەخص و کێشەی عایلە نییە ئەوە کێشەی عائلە دەست کۆمەڵگەی تو پێکێت یا لە عائلە عائلە بوویتە بەژە عائلەی تو گۆڕاوە عائلەی تو
پەیوەست نییە بە دابوونەری تۆ ئەو شتانە بەڵام کۆمەلگا گۆڕاوە ئەوە تایبەتە ڕاستە ینی شتێکی تایبەت دەوێ مقصدم ئەوە ینی لە خۆمان دەست بگەین لە عائلە چۆشین بێتە فێنۆمێ دیاردە زانەی چاوە مەقصەدا من تێ بگەهن مەقصەدا من ئەوە هەگەر ئەس ماڵە خۆ دەست پێ بکەم ئەف کاکەل ماڵە خۆ دەست پێ کرد ئەف خاتینە ماڵە خۆ دەست پێ کرد کەم ئێستا ئەم خێزانت بی کۆمەلگەینە ئەم کۆمەلگە پێ بکەین ئێمە بەرەبەرە ئێستا خەریکین بەرەو ئەنجامێکی و دانیشتنێکی بتنێت دەنگژێ ناهێت مانێمەوە گوت دەست پێکی بەگوت ئەف ژینگەها ئەم کومەکە پەیرە و سیستەماتیکە هەیە و هەر کەسی پرۆلێ خۆ بگەین ڕۆبن باشە ئێستا ئێوە لێرە خەریکن لە خۆت هەبیت لە ئێستا بگەیە مشکی ئەمن پشتم لێ ناتوانم هیچ بکەم نا ئەvە درست نینە بەێ دوێتن تو ماڵا خۆ ڕازی بکەیت سەر هەندێک و ئەف دابوونەریتە خەلەت وێتن ئەگەر تەوە نەکرد تو دێشوان جدابی دێدە ڕاستیژی گەلک ئێستا ئێوە خەریکن هەمووتان یەک لێرە ئەنجامەکانتان بەڵام وا نابێ دانیشتێکی زۆر خۆش بوو لەگەڵ ئێوەیە و دابوونەریتەکەش هەرچەند باسی بکەین قوڵترە بێتەوە بۆیە گەشتینە کۆتایی پرۆگرامەکەمان ئێوە بە هەر یەکەتان بەجیا ڕای خۆتان ئەڵێن کە لەکوێ ئەو دانیشتە بە چ ئەنجامێک گەشتن. البێ دانیشتنێ گەشتمان دەرەنجامە کو من مرۆڤێتنی نیاسین و هەزرێتنی من نیاسین و یا گرنگ ئەوە ئەم وعیەکێ داتی بۆ خۆ دروستکەین و فێر بین و ژیانەکە تاکە کەسی ئای هەر کەسێکی و تەقەبلە ئەیک و دوو بکەین هەر چاوە بیت مرۆڤ لازم تەقەبلە ئای بەرامبەری خۆ بکات وەک چاوەیە. دوی پروگرامی دا گلوان کومالا گنجا ایکش وان تورن کوس خو گهشتی مبه باوریه مادام بگیری نکرم دابونری تا صدام هبونا هزکیه او هزت شد بریار بدت دجی برجواندیت وی کسیه بید با دابونری تاب گهورت کواتا دوید هزک هبتن پشتوی گنجی یان پشتوی تخیل کو محاولت کتن هاول تن ریفورم بکتن دجی وان دابونری تا او هزا جی جبرکو نه هزک لشکریه نه هزک جواکیه دمین توری هزکار روشنبیری هزکار کلتوری اف هزا کلتوری جی دوه گرته و بوان جان رو تاین کلتوری چه شانو بد چه سینما بد چه شوکاری بد چه موزیک بد و حتی دو ماهیتی دست بک اسپانسیا برنامه کم راستی جی بابت که گله که جامبو دیسان جی ام گشت نوی انجامی کو هزریت هر کسی که جدا نشیه دیش سوالتی دابونریتا ان شاء الله جی اف دابونریتا دگل وقتی خرابی اد بچنجی و ید باشید گل ما بمینی هەلبەت دانستاندنا خۆدا ئەم گەشتن چەندین دەرئەنجامێت ڕێژەدار یەک ژوان دەرئەنجامان ئەوە و پێتڤە ریفۆرمێکە سەرتاسەری دەگەشت پایەیەن کۆمەلگا کوردیدا بێتەکردن هەتا کو ئەف دابوونەریتên ku bûyne wek hindek pîroziyan ji bo milletê Kurd êdî ew astengel hember takê Kurd derbas bibin û takê Kurd bi azadane jiyana xwe derbas bikit û li gorey